بینەران و بیسەرانی ئازیز لەم بەشەدا چاوگێڕانێکمان بەسەر بنەماکانی استراتێژی حیزبی کۆمۆنیستی ئێراندا دەبێت کە بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حیزب پێشکەشتان دەکەین و لە 3 بەشدا خولاسەکراوە. بەشی یەکەم، حیزبی کۆمۆنیستی ئێران خاوەن چەندین بەڵگەنامەی بنچینەیە کە لە قۆناغی جۆراوجۆر هەڵسوڕانی حیزبیدا ئامادەکراون. ئەم بەڵگانە ناسێنەری هۆویەت، ئامانج، پێگەی سیاسی و خەت و ڕێبازی خەباتکارانە. ئەم بەڵگانە پشتیان بە جیهانبینی زانستیمان، ماتریالیزمی دیالکتیک و ماتریالیزمی مێژوویی و ئەزمونە مێژوویەکانی بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستی جیهانی وەستووە. بەیانیەی حیزبی کۆمۆنیستی ئێران، بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێران، ئەساسنامەی حیزبی کۆمۆنیستی ئێران و استراتێژی حیزبی کۆمۆنیستی ئێران لە زمرەی ئەو بەڵگەنامانە. ئەم بەڵگانە بە باسە تێئۆریکەکانی مارکس پشت ئەستورن و خاوەنی ڕاستی و حەقانیەتی زانستین و بەهۆی ئەم پاڵ پشتە زانستیەوە لە ڕاستای بەرە و کامەڵبووندان. بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێران گەڵاڵەی ئەو کردار و داخوازیانەیە کە بنەمای ڕاستەقینە و زانستیان هەیە و پێداویستی بە کردداری بوونی هەر لەم کۆمەڵگای ئەمڕۆدا فراهەمە. بەرنامەکە لە عینی حاڵدا ئامرازێکە کە لە ڕێگای ئەوەوە کۆمۆنیستەکان ئامانجەکانیان بە کۆمەڵگا دەناسێنن. بەڵام استراتێژی حیزبی کۆمۆنیستی ئێران چێبایەتکردنەکانمان لە گشت قۆناغەکاندا دیاری دەکات. بە هەمان ڕادە کە بەرنامەکەمان واقعبینانە و زانستیە، استراتێژیشمان بە هەمان ئەندازە بە دوور لە خەیاڵ پەردازی و کرداریە و دەتوانێت ئیمکانی سەرکەوتنی چینی کرێکار بەڕوونی نیشان بدات. ئێستا بە حکمی بارودۆخی عینی خەباتکارانەی چینایەتی و کامڵتربوونی چەپی ئێران، چەمکی بەرنامەی تا ئاستێکی زۆر وەکو دەستکەوتێک لە ئاستی بزوتنەوەی چەپی ئێراندا چەسپاوە وا کەم و زۆر دەرکێکی هاوبەش لێیان بوونی هەیە. بەم هۆیەوە لێک ترازانەکانی ئەم ساڵانەی دوایی لە نێو هێزە سیاسیە چەپەکانی ئێراندا هیچ کامیان لەسەر جیاوازی بەرنامەی نەبووە. لەمڕۆوە ئەمڕۆ لە ڕاستیدا ئستراتێژی ئەو ئاڵقە سەرەکیە کە جیابوونەوەکان ویان ئێتلاف و نزیکایەتیەکانی دەکرێت لەسەر ڕوون بکرێتەوە. استراتێژی حیزبی کۆمۆنیستی ئێران پێ بەپێی خەباتی چینی کرێکار و لەگەڵ ئەو خەباتەدا دەتوانێت بەرەو پێش بچێت. چینی کرێکار بۆ باشتربوونی بارودۆخی کار و ژیانی بە شێوەی سروشتی خەبات دەکات لە ئاکامی ئەم خەباتەدا گەلێک پاشەکشە بەسەر دوژمندا دەسەپێنێ. بارودۆخی ژیانی باشتر دەبێت. باشتربوونی بارودۆخی ژیانی ئەو دەرفەتەی ئەداتێ ئاور لە بابەتی تریش بداتەوە. لەگەڵ ڕووناکبیرانی کۆمۆنیست و شۆڕشگێڕ پەیوەندی دەبەستێ. ئاسۆی بەردەمی کراوەتر دەبێت. پێگەی خۆی وەک چینێک هەست پێ دەکات. دەچێتە نێو گۆڕەپانی خەباتی سیاسیەوە بە خەباتی خۆی ئازادیە دموکراتیکەکان و مافی گشتی تر بەسەر دوژمندا دەسەپێنێ. دەستەبەرکردنی ئازادیە دموکراتیکەکان دەرفەتی سازمان یابی و ڕێکخراوبوونی ئەداتێ. ڕێگا یاساییەکان بۆ گۆڕینی مناسباتی ئێستا بەڕووی خۆیدا داخراو دەبینێ. حیزبی سیاسی کۆمۆنیستی خۆی دروست دەکات ویان بە حیزبی سیاسی کۆمۆنیستی مەوجودەوە پەیوەستە بێت. بۆی دەردەکەوێت کە ئەو لە بنەڕەتدا بەهۆی بێبەشبوونی لە مالکیەتی بەسەر ئامرازی بەرهەمهێناندایە کە بۆتە کۆیلەی سرمایە. لەمڕۆوە بۆ ڕزگاربوون لەم کۆیلەتیە ڕادەپەڕێت و شۆڕش بەرپا دەکات. بە شۆڕشی خۆی ماشێنی دەوڵەتی بورژوازی تێک دەشکێنێ. قانونی ئەساسی خۆی بە پەسەندی کۆمەڵگا دەگەێنێ. دەوڵەتی خۆی پێک دێنێت. بەرهەمهێنان بۆ دابینکردنی پەیداویستەکانی کۆمەڵگا دەکاتە جێگرەوەی بەرهەمهێنان بۆ سوود و قازانج. ئەم پرۆسەیە هەروە درێژەی دەبێت تا دەستەبەربوونی یەکسانی و ڕفاه. ئەم دوانەش بە گۆڕینی هەنگاو بە هەنگاو و بەرەبەرە لەگەڵ پرۆژەی گەشەپێدانی ئابووری و بەرهەمهێنانی زۆر و لە ئاکامدا گۆڕینی فەرهەنگ و ئەخلاقیاتی کۆمەڵگا بەکردەوە دەردێنێ و دواتر بە کۆتایی هێنانی یەکجارەکی بە نیزامی چینایەتی و دامەزراندنی کۆمەڵگای کۆمۆنیستی بوونی دەوڵەتیش پێویستی نامێنێت و پرۆسەی لە نێوچوونیشی بە ئاکام دەگات. وەک دەبینین ئەمە پرۆسەیەکی بێڕاوەستان و بەیەکەوە گرێدراوە.
لە درێژەی ئەم پرۆسەیەدایە ڕەنگە هێندێک شکست و پاشەکشەش ڕوو بدات، ڕاوەستانی کورتماوە بسەپێندرێت، بەڵام ئاراستەی سەرەکی حەڕەکەتەکە ناگوەردرێت. هەستکردن بەم پەیوەستەگی و گرێدراویە یەکێک لە پەیداویستیەکانی دیاریکردنی ئستراتیژیەکی سەرکەوتووە. هەر کۆمەلگایەک لە قۆناغێکدا بیەوێنێوێت دەکەوێتە بەر ئاڵوگۆڕی کۆمەڵێک ڕووداوی گرنگ. ئەو ئاڵوگۆڕ و ڕووداوانە ڕەنگە ڕەخسانی بارودۆخێکی شۆڕش گێڕانە، داگیرکاریەکی نظامی لەلایەن هێزی دەرەکیەوە، ڕوودانی شەڕ و یان تەنانەت کارەساتێکی سروشتی بێت. حیزبی سیاسی کە لەم جۆرە ئانوساتە هەستیارەی حیاتی کۆمەلگادا لە خاڵی وەرچەرخانی سیاسی و کۆمەڵایەتی بتوانێت بە ئیستراتیژی دروست و بە کردداری وشیارانە ڕێکخرا و لە کاتی خۆیدا کۆمەلگا بەرەو ئاراستەی دروست هیدایەت بکات، یان تەنانەت دەورێکی ئەرێنی بەرچاوی لەوەها قۆناغێکدا هەبێت، بە خێرایی کۆمەڵایەتی و جەماوەری دەبێتەوە. بە پێچەوانە ئەگەر بێت و لەوەها دەورەیەکدا ئەم دەرفەتانە لەدەست بدات، بە ساڵانێک کاری ڕوتین ناتوانێت قەرەبووی بکاتەوە و دەرفەتە مێژوویەکە لەدەستەدات. هەرەو جۆرەی کە سیاسەتە ڕاستەکان لەم قۆناغەدا دەور و نەخشی چارە نووسازیان هەیە، سیاسەتە ناڕاستەکانیش دەتوانن حیزبەکان بەرەو دواوە بژێرنەوە. ئەساسەن کۆمەڵایەتی بوونەوەی حیزبێک بەرهەمی گرێدراوبوونی لەگەڵ بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان و گێڕانی دەور و نەخشێکی ئەرێنیە لەوەها دەورانێکدا. شۆڕشی کۆمەڵایەتی پروشەیەکە کە بە شێوەی ئارام و بەرەبەرە دەکەوێتە ڕێ، لە مەسیری ڕووبەرە و پێش و پڕ هەوراز و نشێویدا دەبێتە هۆی ئاڵوگۆڕی ئابووری و سیاسی لە کۆمەلگادا. ئەم پرۆسەیە لە حاڵێکدا دەگاتە لووتکەی خۆی، واتە دەگاتە دەوری شۆڕشگێڕانە. سیستمی حقوقی مەوجود تێکەوە دەپێچێ، پەیوەندی مالکیانەی بەرهەمهێنان لە کۆمەلگادا بە شێوەی کەیفی و چلۆناتی دەگۆڕێت و نظامێکی کۆمەڵایەتی نوێ دەکاتە جێگرەوەی. لەم پرۆسێدا هەم شاهدی ئاڵوگۆڕی سیاسی و هەم ئاڵوگۆڕی ئابووری لە کۆمەلگادا دەبین. لەم نێوانەدا ئاڵوگۆڕی ئابووری بە پێچەوانەی ئاڵوگۆڕی سیاسی بە شێوەیەکی خێرا ڕوونادەن، بەڵکو بەرەبەرە شکڵ دەگرن. چەندایەتیەکان لەسەر یەک کەڵەکە دەبن و تا کاتێک کە قاوغەکەیان دەتۆرێنن، لەو قۆناغەدا کەیفیەت واتە چلۆنایەتیەکی نوێ بەدیدێنن. ئەم بازدانە کۆمەڵایەتیە واتە بوونی کەمیەت بە کەیفیەت ڕووداوێکی شۆڕشگێڕانەیە. پرۆسەی شکڵگرتنی شۆڕشی کۆمەڵایەتی بەرهەمی گەشەی دوو بەشی لێکجیانەکراوەی ئابووری و سیاسیەکە یەکێکیان بارودۆخی بە ئاکامگەشتنی ئەوی تر فراهەم دەکات. لایەنی سیاسی شۆڕش کەشمەکەشێکی سیاسیە کە بۆ ئەوەی تەکلیفی نەبوونی هاوسانی دەسەڵاتی ئابووری لەگەڵ دەسەڵاتی سیاسی یەک لای بکاتەوە. لایەنی ئابووری شۆڕش لە ئاکامی کامڵبوونی بەرەبەرە و لە ناخی کۆمەڵێک لە ئاڵوگۆڕی ڕوو بە پێشەوە ڕوئەدات. ئاڵوگۆڕی بە شوێنەی و تەدریجی واتە ڕێفۆرم و ئاڵوگۆڕی بە خێرایی و کتوپڕ واتە شۆڕش لێکتێنراون و لە پەیوەندیەکی دیالکتیکیدان لەگەڵ یەکتردا. شۆڕش لە کۆمەلگایەکدا لە ناخی ئاڵوگۆڕە بە شوێنەی یەکانەوە ڕوئەدات و دوای سەرکەوتنی شۆڕش سەر لە نوێ ڕێگای ئاڵوگۆڕی بە شوێنەی دەگرێتەوە بەر. لەم مەسیرەدا ڕێفۆرمە ئابووریەکان زۆر جار ڕێفۆرمی سیاسیان بە شوێندا دێت. دەتوانێت سیستمی حقوقی سەردەم بە فەرمانێک بگۆڕێت، بەڵام گەیشتن بە فراوانی ڕفا هەرچەندە ڕەوتەکەی خێراش بێت، پتەوێ و نەتەوێ ئاڵوگۆڕێکی بە شوێنەی دەبێت. بەم جۆرە دەبینین کە ئێمە لەگەڵ یەک دوو جەمسەری نێوان شۆڕش و ڕیفۆرمدا بەرەوڕوونین. شۆڕشی کۆمەڵایەتی بەبێ ڕفۆرم ڕوونادات و شۆڕش دوای ئەوەی کە تەکلیفی ناکۆکیە کۆنەکانی یەکلای کردەوە، خۆی ڕێگای ئاڵوگۆڕی بە شوێنەیی دەگرێتە بەر. کۆمونیستە شۆڕشگێڕەکان تەنانەت ئەگەر کاتێک کە شۆڕشیش لە ئارادا نەبێت، ئەوان لە عینی شۆڕشگێڕبووندا تێکۆشەرانی شێلگیری ئەنجامدانی ڕفۆرمن لە بوارە ئابووری، سیاسی و فەرهەنگیەکانی کۆمەلگادا. واژەکانی ڕفۆرم و شۆڕش بۆ دەربڕینی هەر مەبەستێک بەکاربهێنرێن بە جێگای خۆی، بەڵام بۆ دەرکی کۆمەڵناسانە و زانستی لە چەمک و مەفاهیمی شۆڕش و ڕفۆرم لە باسی ئستراتیژیدا
پێویستە لە بەکارهێنانی باوی ئەوان دوور بکەوینەوە. بۆ نمونە ئاڵوگۆڕ لە سیستمە حکوومەتیەکان لە ئوروپای ڕۆژهەڵات دوای لێک هەڵوەشانی یەکێتی سۆڤیەت ناوی لێندرا شۆڕشە نارنجیەکان. محەممەد ڕەزا شا ڕێفۆرمەکانی بە شۆڕش ناوبرد. کۆماری ئیسلامی ڕەوتی بەدەسەڵات گەیشتنی خۆی ناوناوە شۆڕشی ئیسلامی. دەرکردنی داگیرکەرانی دەرەکی لە وڵاتێک و دەستەبەرکردنی سربەخۆیی معمولەن ناو دەندرێت شۆڕش. ڕووخاندنی دیکتاتۆرەکان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریقا لە ڕووداوەکانی ناسراو بە بەهاری عەرەبیدا وەک شۆڕش ناویان براوە. هەندێک جار کۆنەپەرستانەترین ئاڵوگۆڕەکان لە کۆمەلگایەدا ناو دەنێن شۆڕش. سەبارەت بە ڕیفۆرمیش ئەم داستانە تکرار دەبێتەوە. وەک نمونە هەندێک جار ڕازاندنەوەی ڕەواڵەتی ڕژیمی ئیسلامی ناو دەنێن ڕیفۆرم. جاری وا هەیە مانۆڕێکی سیاسی و پاشەکشەیەکی تاکتیکی ڕژیمەکان بە ڕیفۆرم ناو دەبرێت. بەبێ ئەمەل و کردارمانەوە تا گەشەی ناکۆکیەکانی نێوخۆی کۆمەڵگای سەرمایەداری خۆی لە خۆیەوە ڕۆژێک ئەم نیزامە لە ناخەوە لێک هەڵوەشێنی بە ئیستراتیژی ئێمەدا جێگەی نییە. حرەکەتی مێژووی لە نظامی سەرمایەداریدا بەرهەمی دوو ئاڵوگۆڕی کۆمەڵایەتیە: کامڵبوونی هێزە بەرهەمهێنەرەکان و خەباتی چینایەتی. گەشەی ئەو دوو هێزەیە کە ئاراستە و سمەت و سووی کامڵبوونی کۆمەلگای بەشەری دیاری دەکات. ئەوەی کە لە باسی استراتیژیدا گرنگە جەختکردنەوەی لەسەر ئەو خاڵە کە هێزی چالاکی ئینسانەکان لە ناخی خەباتی چینایەتیدا فاکتۆرێکی گرنگی دیاریکردنی چارەنووسی کۆمەلگاکەیە. تەواوی مێژووی شۆڕشەکان، مانگرتن و ناڕزایەتیە گەورەکان لە سەدەی 19 و 20دا نیشانی ئەدات کە نیزامی سرمایەداری لەگەڵ ئەوەدا کە مەسیری سروشتی و ڕووبەگەشەی ئابووری خۆی پێواوە لە هەمان حاڵدا لە ژێر گوشاری بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا ملی بۆ هێندێک پاشەکشەی دیاری کراوداوە. ئەم گوشارانە بە نۆبەی خۆیان بەشێک لە پرۆسەی ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی بوون، لە ماف و داخوازیەکانی کرێکاریەکانەوە گرتوێتی تا مافی دەنگدانی ژنان تا پەسەندکرانی کۆمەڵێک یاسا لە بواری پاراستنی ژینگە و هیتردا. کەمتر پاشەکشە و ڕیفۆرمێک لەم سیستمەدا دەتوانێت ببینیت کە پەیوەندی بە خەباتێکی کۆمەڵایەتی دیاریکراوە نەبوو بێت و سەرنجامیش بەدەستی ئەم هێزە چالاکەیە کە ئەم سیستمە تێک دەشکێت.